بناوی برای پشتیوانی ڕۆژئاوا خێراتنتان دکن دیارە ئەم مناسبەی نەخۆش دە بەڕاستی کە ئەمڕۆ شەڕێکی عەرقی بەرامبەری نەتەوا کورد هەیە لە هەردوو گەرەکێن کوردی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە شاری حەلەب ئەوە ئەمتیحانەکە تازەیە کە ئەم گروپێن رادیکال کە ئەمڕۆ دۆرپێکی هەردوو گەرەکێن کوردنەشین دکن کە ئەو گروپانە هەر لەسەر لیستێ تیرۆرن بالئەساس بەڵام عایدی حکوومەتی دیمەشقن ئەو حکوومەتی دیمەشق کە بڕاستی ڕێکەفتنی هێمنجی گەلوان هەیە بینی حکوومەتی کاتی دیمەشق و هێزە سووریا دیموکراتیک لەگەل ئەوەژی دیارە ئەو ئیرادە لای وان نییە کە سووریا بگەڕێتەوە سەر سکەیە سلمیەت و سەر سکەیەتە ئاشتی و جارێک دی ئەو هەموو پێکهاتەیان و دەتەوێن سووریا لەگەل یەکتر بژین لەژێر چەترەیە یەک نەخشە و یەک وڵاتە بناوی سووریا بەڵام ئەو سووریایە تازە کە ئەو شۆرەشە 14 ساڵ بەردەوام کرد دیارە ئەرمانجی وێ تا ئیساژی لە سووریا نەهاتیە دی واتە حزبە بەعس ڕۆشت بەڵام ئەمڕۆ هەتەشە حکومێ دیمەشق دکە بەشار ئەسەد هەلات ئەمڕۆ ئەحمەدی شەرە حکومێ دیمەشق دکە لەبەر ئەواژی ئەو گروپێن رادیکال تا حلك بوا نيتا دوزين استقرار واشتي لسوريا نايتا دي ابي سوريا تازه سوريا يكبا بو همو بيكاتا ولتوين سوريا همو شريك بريارة سياسي ولشقريب لناو دمشق نا باي تحت يك طائفة ويك بيكاتا دمشق باي تحت همو سوريا كان وسوريا لدون توي سركي بيكتين كأوجي عرب وكردن بلام أمانة أمر الشر هاتية داقر ساندن لدوري لناو حلب لناو شاري حلب لدورو بري هردو قرقن كردنشين واتيا شركي تازة يعني دي سوريا بقري نوا چارچوا يكم او شركة هبو دي 2011 دا كبو شركي مذهبي بلام امرو شركي عرقي برانبري كرداتي ذكرن داوايك هيا كأمانة بزوترين كات او دور بيچا بشكينن او شكراندنا إرادة كرد قطعا او سركفتني بدستي امانه نين اما جارا يكم نيه كايريشي اشرفيه وشيخ مقصود ذكر اما جارا سيما بلام ام جارا بام ريشاني غورا وبرنكي فرمي كحكومتي دمشق وبناء وزارتها برغري كباربشتيا وان ذكاتي وواتا يعني كاراده كهيا كشركي تازه لقل كرد روس بكن لنا حد وغركن كردنشين اشرفيه وشيخ مقصود هيش هذا كبناوي هذا سوريا ديمقراطيك نيه هێزا سووریا دیموکراتیک هێزەکە بۆ بەرگری کردن لە ڕۆژهێلاتی چەمێ فەرات ئەوە لەگۆڕ ڕێکەفتن وان لەگەل حکوومەتە کاتی دیمەشق ڕێکەفتنە یەکێ نیسان واتە هێزا ئاسایشە کوردی هەردوو گەرەکن کوردی بپارێزن لەبەر ئەواژی ئێستا ئاسایشە کوردی تاقەتەنیا ئەو هەردوو گەرەکەکان دپارێزن ئەبێ ئەوانە تێ بگەن کە ئەم شەڕێ وكالات تيتا داقر ساندن دجي كرد اما شركي مترسيدارة وسوريا دبا وناغا هري مترسيدار دواي نمانا اسد ودواي نمانا بعث ابي حكومتها دمشق انسياتيفك نجتماني لاوي هبا وشرب وكالات باجندات الدراكي بتايبت اجندات هريمي واجندات تركيا ابي جيبجينك لبر تركيا استفزازك لاوي هيا كدسكفتن كردا امر سوريا دزورن بەڵام کورد دیفاکتۆیەکە گەورەنە هێزێک بناوێ هێزە سووریا دیموکراتیک هەیە جغرافیاکێت پارێزە ڕێڤەبەریەک هەیە بناوێ ڕێڤەبەریە خۆسەر هەموو پێکاتەی باکوور ڕۆژهەلاتی سووریا خۆگرتووە بە حەزاران دەستگایان ئیداری و سیاسی و دیبلۆماسی هەنا لەبەر ئەواژی ئەم دیفاکتۆیە ئەبێ لەبەر چا بێتە گرتن کە ئەمە سلمە ئەهلی پاراستیە و بەشێک ژ نەخشەیە سووریا پاراستیە و نەبوویە خەتەری لسر پرچبونا نقشه سوريا ولاتكي پرچکریه بنقشه خو ولاتكي پرچکریه بلان به ام شويه به ام شرب وكالت دبا اوانا پرچبونا سوريا دچسبين تا استا کسي بابندن باشتيه وبرغريه طاقتانيه كردن وهذا سوريا ديمقراطيكا وكسن اسياتيف لاوان هيا كسوريا بمن يك پرچا ولاتكي مستقر وهمن وتعددي ولا مركزي طاقتانيه ريبريا خسرن وبيش همو تشيجي نتوا كردن ابي ام تشتانا ام برنسيبانا لبرشع بينا قرتن شر بوكالات سوريا برو قولاغا كمترسيدار دبي بزوترين كات ابين هيزن ناف دولتي وبتايبت ولاتن جارانتور امريكا فرنسا بريطانيا
ابي هلوستکی وانی جدی هبه برانبری ام گروپن که امرو گرکی اشرفیه و شیخ مقصود دور پیش کن که هر چهار گروپ جی لسر لیستا تیرورنه عمشاد وهمزات حمزات ونور الدين زنكي وسلطان مراد امانه هر چهار جی لسر لیستا تیرورنه ابي ولاتن جراتور كهو بيمان قال هذا سوريا ديمقراطيك وفور شر تيروري كرنا وشر داعش كرنا وتا استاجي هم هنجيا وان هي بونا مانا تيروري لهمون نخشيا سوريا ابي هالوسط وان هبا برامبري تركيا وكو ولاتكي دراوسي كشارده سالا دسوردانا كخطر ومترسيدار دكريزا سوريا ذكر و14 سالا اوبوزيسيون ككواليسيون كعربي اسلامي لا يخو بخويكر وهميان فشل انا كاجي دسي هوستي دسي حكومتها كاتي نهل ركبتنا ده ازار جيب جيب ركبتنا ده ازار جيب جيكرن افيا نخش يعني شهرنوسا ولاتك وملتك وملتن بيكاتين سوريا د باريزا ابي كسر ريغريل برنغر بلام طاقتنيا تركيا ريغريل بردغرا وقال لك بوان نخش جهمني واشتي لسوريا بيتدي لبر اواجي سوريا تحملها هجراك هناك سوريا تحملها شرك تازه هناك ابي ولاتن جرانتور هلوستي وان هبا لفيدر كاجي ام ديفيجن هلوستا نتواكر هلوستا كجاميرا نبو هلوستا كنتويبو زوربي هيزن كردستاني هلوستي وان هبو برانبري ام شرا ام بتمانق هلوستي وان جوازي تربن قريبا ثقل خوي سياسي ودبلوماسي في وندي خب كاربينن قريبا في شارك بكن سر تركيا افشر قد هندري هريم الكردي دبن قطعا جيجاي قبول كرنينيا او سوريا برق هناك كما ترسيدار ببه ودخوازن جي شراكي مظلم بكن بلام كسي زرارمند وديسا بيكاتا ونتوين سوريا بو سوريا بحاجتي اشتي بحاجتي تعدديه بحاجتي ولاتك الى مركزيه جبر مركزيه طام مفرط وحكم وقت حكم حزب بعض شيست ويكسر بعض وبينجيو شهر صار مالباتا اسد قطعا وزاره دينيه قبول كرنجة طائفه حكم الشامل بك وحكم سوريا بك سوريا بحاجتك بريانك الاجتماعيه ام بتمانق افشريهم بزوترين كات بوسته جبرق سوريا برو كوناغا كما ترسيدار دبا بۆڕای گشتی بەیاننامەی هاوبەشی نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی خۆسەر و لە باشووری کوردستان و بەرەی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بەڕێزان وەکو ئاگادارن دەوڵەتی کۆماری نوێی سووریا بە پشتیوانی وڵاتانی دەوروبەر بەردەوامە لە سەرشکاندنی ئاگربەست و ئەو ڕێکەوتنانەی لە نێوان حکوومەتی سووریا و هێزەکانی ئیدارەی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان هەیە و کراوە ئەوە چەندین جارە لە شوێنەکانی وەکو بەنداوی تشرین ئێستاش لە هەر سێگەڕەکەکانی شەق مەقسوود ئەشرەفیە و بەنی زەید بەردەوام خەریک هێرش و بۆردومان و کردنە ئامانجی خەڵکی سڤیل و هێزەکانی ئاسایشی پاراستنی ئەو گەڕەکانن بەهۆی ئەو هێرشانەوە چەندین شەهید و بریندار لە خەڵکی سڤیل و بێدەرەتان هەیە کە خۆی لە خۆیدا ئەمە جینۆسایدکردنی گەلی کووردا بە بەرچاوی هاوپەیمانان و ڕای گشتی جیهان هەر بۆیە ئێمە ئەو کار و کردەوە نامرۆڤانەیە ڕسوا و شەرمەزار دەکەین و داواکارین بە زووترین کات ئەو شەڕا کۆتایی پێ بهێنرێت لە ڕێگەی دیالۆگ و چارەسەری ئاشتیانەوە ئەم جەنگە بوەستێنرێت لێرەدا ئێمە وەکو بەرەی پشتیوانی ڕۆژاوای کوردستان و نوێنەرایەتی خۆسەر یەکەم داوا لە سەرکردایەتی سیاسی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەکەین بە زووترین کات بێنە سەرهێڵ و بە یەکگرتووی هەڵوێز دەرببڕن و پاڵپشتی لە خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان بکەن و کاری جددی بۆ وەستاندنی ئەم شەڕە بکەن داوا لە هاوپەیمانانی نێودەوڵەتی دەکەین بێدەنگی بشکێن کار بۆ وەستاندنی شەڕ بکەن داوا لە ڕەوەندی کوردی دەکەین لە ئەوروپا و وڵاتانی دەرەوە و تەواوی جیهان دەست بە خۆپیشاندان و چالاکی بکەن بۆ پاڵپشتی لە ڕۆژئاوا چوارەم داوا لە حکوومەتی تورکیا دەکەین کە لەم بارودۆخەی کە لە ئاشتی دەگوزارێت لە تورکیادا کار بۆ ئاڵۆزبوونی دۆخەکە نەکەن ئێمە لە بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان چاودێری دۆخەکە دەکەین و لە ئایندەدا هەڵوێستی دیکەمان دەبێت بڵێ مەبەستەکە ئاشکرایە تەبەن ئەمە سەرکۆنێکردنێکە بۆ ئەو هێرش و کاولکاری کە لەسەر براو خوشکانی ڕۆژئاوا کرێ و داگیرکردنی ئەو شوێنە جیاجیانەی وەکو مەقسوودە و با بڵێن ئەشع و حەلەب و
لێرەوە هەرچەند ئەمە پلانێکی بەڕاستی من لێرەواڵم پلانێکی نێودەوڵەتیە لە بەرەوەی لە ئێرانیشا لە ڕۆژەڵاتیشا هەمان هێریشکاری هەیە و بە ڕۆژانە دەیان و سەدان خەڵک ئەگیرێەوە کوژرێ و ئیهاناکرێ طبعا لە ڕۆژ ئاواوە دەستی پێکردو هەتاکۆ ڕۆژهڵات ئەمە مەترسێکی گەورەیە ئەم کۆنگری ڕۆژنەماوانیە دەلالت لەوە کە بەڕاستی ئەبێ هەموو بەرپرسان و نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و هەموو بە پەرۆشەوە بڕیارێک بدەن بۆ ڕاگررتنی ئەم جەنگە. ئەم جەنگە مەترسی لەسەر هەرێمی کوردستانیش هەیە. بەتەنیا مەترسی لەسەر دوو وڵاتی گەورە نیە با بڵێن بەشی ڕۆژئاوا و بەشە ڕۆژهەڵات. ئێمەش لێرە باشوورین بەڕاستی مەترسێکی گەورەش لەسەر هەرێمی کوردستانەیە بۆیە لێرەوە بەڕاستی سەرکۆنی ئەو هێرش و کاولکاریاکەین کە بەرامبەر بە خوشک و براکانی ڕۆژئاوامانەکرێ.